بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی عومەری کوڕی عەبدولعەزیز لە زنجیرە باسی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام هەندێک لە دەرسەکانمان تێپەڕان گەیشتن ئەوەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز چۆن ڕەدی مەظالیمی کرد و مەظالیمەکانی هەموو گێڕایەوە بۆ شوێنی خۆیان لە نەفسی خۆیەوە دەستی پێکرد. ئەمەی کە لە نەفسی خۆیەوە دەستی پێکرد زۆر گەورەیە کە عومەری کوڕی عەبدولعەزیز توانی خۆی بۆ خۆی بکاتە قودوەیەکی گەورە بۆ ئەم کاروبارانە. لە دوای نەفسی خۆی کە دەستی پێکرد لە خێزانیەوە دەستی پێکرد. فاتیمە کچی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە لە ئافرەتە زۆر ساڵحەکان ئالی ئومەویەکان کۆمەڵی ئافرەتی زۆر ساڵحی ناوداریان تیا بووە. لەوانە فاتیمەی کچی مەڕوانی کوڕی حەکەم، فاتیمەی کچی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەکای کە لە ئافرەتە زۆر خواناسەکان عومەری کوڕی عەبدولعەزیز هەندێک موجەوهەڕات و شتی گرانبەهای هەبوو. لە دوای ئەوەی بوو بە خەلیفە وتی ئەم شتانە لەکوێوە بۆ تاتۆ کێ پێداوی؟ وتی ئەمانە هەمووی عەبدولمەلیکی باوکم بە هەدیە وەختی خۆی پێداوم. فەرمووی وەڵڵاهی حەز ناکەم لە ماڵێکا بم کە من و تۆ ئەم شتەی تیاوێ، ئەبێ ئەم شتە بخێنە ناو بەیتولماڵی موسڵمانان. و قەرارێکی لەگەڵادا وتی ئەی فاتیمە ئەمانە هەمووی ئەخەمە ناو تابوتێکەوە، هەموو کەلوپەلەکانی تۆ سندوقێکەوە لە ئەخیری بەیتولماڵەوە دائەنم، دەستەکەم بە تەوزیعات. ئەگەر عمرم ئەوەنە درێژ بوو گەیشتمە لە ئەوەی تۆش خەرجەکەم، ئەگەر نەگەیشتم وەڵڵاهی لە پێش چاومە لە عەمری لەیڕودەنەهو عەلەیکی، هەستەکەم لە دواییە ئەیگەڕنەوە بۆ تۆ. طبعا لە عەمری وشەیەکە بۆ تەئکید بەکاریە یان سوێن خواردن بە عومر. و لە شعرەکانی حەسانی کوڕی ثابت و لە قسەی دایکمان عائیشە و لە زۆرێک لە تابعینەوەنە ئەو کەلیمە بەکاریەت لە قورئانە مەسەن خوای گەورە فەرمێ لەعەمڕوکە إنهم لفي سكرتهم يعمهون. وشي لعمرك بو پیغمبر صلى الله عليه وسلم بكاري هنا أصلي تقديرك شي أوايا لعمرك قسمي. إثر هندق فرمون مراد بي قسم بغير إخوانية، هندق فرمون مراد بي تأكيدة، هندق فرمون ناهر مراد بي قسمة. لبر مباركي مثلا عمر والحالة وأنا هم آراء أرجح أو هاي إنسان بلا أما زياتر بو تأكيدة ككاتب بكار هاتوه لصورة قسمة والله زياتر بو تأكيد بكار هاتوه. لامي مفتوحة لزمان عربية كاتك أجيت سر عمر بعمر نايخو إن الله إلا عمري الله إلا عمري يعني لعمرك مثلا القرآن أو واردة. إثر أول الشعر ولا أبيات ولا أنا زوزر أو كلمة واردة سواء بمعنى التأكيد ومعنى قسمة كمعنى بيه تعظيم نية لأسي خوايا وكو إمام النووي باولا شرح صحيح مسلم كأفرمي أو شتاني كهاتو لباسي قسمة هرهم يعني يان نسخ بونتوا يان قسم بغير إخوة يان نسخ بونتوا يان كلمة جرت عادة العرب عليه كلمات كان كعرب بزمان ينهاتوا من دون قصد الحلف بس يعني في حلف وسيون خواردنية والله كلمة يكبو التأكيد بسر زمان ينادي سواء بخداي بخون يا بغير خدا. بويش لفرمايشتك هاتوا بيغمر صلى الله عليه وسلم كسيد الله من تنهى أو بينج نرجأكم وآواءكم أفرمي أفلح وأبيه إن صدق. سركوتو خوشبخت أم كسا قسم بباوكي حتى باوكي كسيكي مشركة خوشو اسمان وأبيه بكاره هنا لفرمايشتك. علماء لسر أو قصيان زور كردو بتاتي إمام النووي فرمي أو كلمة بزماني خلقها هاتو شون بزماني بيغمر صلى الله عليه وسلم هاتو والله ما بس بي قسمني وبس بي تأكيد لعمري شمان مقصدي هي بوي أفرمي وإن مت قبل ذلك أجر بيش أو مردم فلعمري بالتأكيد ليردنه عليه أوانيا لدوي منه يجرنه بوته. أويش فرموي فاطمة أفرتك زور خواناز بفرموي افعل ما شئت شي أكي خوت حري لو أبيك شون مالي خوتت قرانوتو نابيت المال هي مش بيجروا مال واشتكاني فاطمة شي هرهم يجروا نابيت المال. لدوايا سبحان الله كلمة كي هاتدي يزيدي فوري عبد الملك دوا تركاتك دواي وفاتي عمر كور عبد العزيز هات نابيت المال سنوقي كان بوينا وتام سنوق لسري نسرا وما كلوبلي فاطمة خشكته ودي بوي بجرنا وفاطمة فرمي والله لعمري كردم كردو توزعك وري ناقر توخسيان بيت المال هندي فرمونا يزيد توزيعي كر بس هندي لخزمة وما يكاني خويا دور بركاني لخزان ولا من الله كاني خوي
مسألة عمر کوڕ عەبدولعەزیز و سیاسەتی حەکیمانەی خۆی زۆر بە گەورە کاری لە بابەتی ئەوە کرد چۆن مەظالیمەکان بگێڕێتەوە، چۆن بۆ یەکەم جار لە خۆی دەست پێ ئەکات لە خێزانیەوە، حتى هەر لە وەفاتی سولەیمانەوە کاتێک کە سولەیمان وەفاتەکە ڕاستەوخۆ ئەو موکیبە و ئەو تەرتیباتی کە بۆی دانراوە وەکو خەلیفە هەر هەمووی ئەفرۆشێت و پارەکەی بە مزاحم مەڵێ هەر هەمووی بفرۆشە، سواء مەرکەبەکانی خەلیفە عەترەکان و ئەو ڕۆنانی کە دان ئەمان تایبەتمەندی خصوصیەتێک بوون کە پێشکەش ئەکران بە خەلیفە و ئەو حجوراتە زۆرانەی کە هەبوون و ئەو فەرشوشتانەی کە هەبوو هەموویانی فرۆشت، هەموویانی خستەوە ناو بەیت الماڵی موسڵمانان. لە دوای ئەمەی کە خۆی و خێزانی خۆی تەواو کرد لە عائیلەی ئومەوی دەستی پێ کرد، لە عائیلەی ئومەوی دەستی کرد بە کارێکی زۆر گەورە و دەستبردن بۆ شتانێکی زۆر خەتەر کە ممکن و خلافەتەکەی لە دەست بدە، بۆیە لەوانەوە بە وردی دەستی پێ کرد. حتى ئەفەرمێ هەندێک لە خزمەکان کۆبوونەوە بە عەبدولمەلیکیان وت، عەبدولمەلیک کوڕی عومەری کوڕ عەبدولعەزیز یەکێکە لەو مناڵانەی کە زۆر هۆگری باوکی و زۆر خواناس، حتى ئەفەرمون عومەری کوڕ عەبدولعەزیز زۆر دوعای کرد خۆی ئەم مناڵەم قەت تووشی گوناه نەکەی، ئەفەرمون بۆیە مناڵە باڵغ نەبوو وەفاتی کرد، بۆیە ئەفەرمون کەڕاهەتی ئینسان دوعا بکا بڵێ خۆی ئەم مناڵەکەم قەت تووشی گوناه نەکەی، چونکە ئینسان بە قابلی گوناهە، ئەگەر بڵێ هیچ گوناه نەکا یعنی مردووە ئەو کەسە نەماوە. بۆیە عەبدولمەلیکێکە لە پشگیرەکانی باوکی زۆر بە بەهێزی عائیلەی ئومەوی کۆبوونەوە کاتێک کە ئەزانی عومەری کوڕ عەبدولعەزیز بڕیار ئەدا لەوەی پارەی ئەوان کەمەکاتەوە شتیان لێ کەمەکاتەوە، وتا عەبدولمەلیک بەشم قسەی لەگەڵ باوکتا بکەی زۆر احترامی تۆ ئەگرێ، فەرمووی باوکم وتوێتی قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم، ئەگەر عەسیانی خوا بکەم لە ڕۆژێکی زۆر کە عەزابێکی بە شیدەتی هەیە لەوە ئەترسم. چەندین جار حیواری زۆر گەورە لە نێوان عەبدولمەلیک و عومەری کوڕ عەبدولعەزیزا ڕوو ئەدا. عەبدولمەلیک زۆر کات زەخت لە باوکی ئەکا ئەڵێ ئەو شتانەیان حرامە ئەوانە لێ بگێڕەوە بیخەنەوە بەیت الماڵ. عومەری کوڕ عەبدولعەزیز لێرە سیاسەتی خۆی دەرەخا بەرامبەر بە بنەماڵەی ئومەوی کە خۆی فەردێکە لەوان، ئەفەرمێ کوڕم یا بنیە إني أروض الناس رياضة صعبة، ئەڵێ وا تەسەوور نەکەی ئەم شتە ئاسانە یەکسەر لیان وەرگرم بیخەنە، من خەڵکی ڕیاضە پێ ئەەکەم، ڕیاضەیەکی زۆر قورس ماندوویان ئەەکەم لەما. ئەگەر عومر ڕێگەی دام و عومرم درێژ بوو وردە ئەوەی مەشیئەتی خۆی تەنفیزی ئەەکەم و هەموو شتەکان ئەخەمەوە شوێنی خۆی، ئەگەر عومریش باقی نەبوو فقد علم الله الذي أريده، خوا خۆی ئەزانێ کە من مەبەستم چییە و ئەمەوێت چی بکەم و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چۆن هەموو ئەم پەیامە شیرینەوە یا ئەم حکم و دەسەڵات هەمووی بخەمەوە سەر ئەساسیەتەکانی خۆی وەکو زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە لێرە سیاسەتی گشتی عومەری کوڕ عەبدولعەزیزمان بۆ دەرەکەوێ. عومەری کوڕ عەبدولعەزیز هەموو ئەوەی لە ناخیاتی جێبەجێ نەکردو، ئوسلوبێکی حکمەتی زۆر گەورەی لە تەنفیزکردنی سیاسەتی خۆیان بەکارهێناوە، کەمە دەستی بردو بۆ شتەکان و کاری لەسەر کردووە، گەنە لە ئەوڵەوە دەستی بۆ هەموو شتەکان بردای ممکن بوو هەر ئینقلاب کرێ بەسەریا نەتوانێ ئەو بکە. بۆیە زۆر بە نەرمی و ناسکی مامەڵەی کردو و فعلەنیش ئەو قسەی زۆر گەورەیە کە ئینسان دەسەڵاتدار ئەبێت لەگەڵ خەڵکەکە چۆن مامەڵەکە کاتێکەوە پەروەردە نەکراون، پێویستی بە ڕیاضەیەکی زۆر گەورەیە لەگەڵیانە کە فێریان کە لە ژیانێکەوە ژیانێ بگۆڕی بە ژیانێکی تر زەحمەتی زۆر ئەوێ. ئەڵێن ممکنە کێوێ لە شوێنێ بۆ شوێنێ بگوازیتەوە بە کۆڵ، بەڵام ناتوانانی مرۆڤێک فکری لە شوێنێکە بۆ شوێنێکی تر بگۆڕی. بۆیە کات و وەقت بەنسبەتی عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر مهمە. بۆیە لەگەڵ عەبدولمەلیکی کوڕی ئەو حیوارانە کە ڕوو ئەدەن هەموویان حیواری ناسکی زۆر جوانن لەوەی کە سیاسەتی عومەر دەرەخەن، لەوەی کە چەند هێمن مامەڵەی کردو لەو بابەتە هەتاوەکو بتوانن نەجاحەت بێنێ. هەموو ئەولادەکانی ئومەویەکان هەر هەمویانی کۆ کردەوە، داوای لێکردن وتیەوە من خۆم وازم هێناوە و خێزانم وازێنەوە لە ئەم والوشتانی کە هەمان بووە، داواتان لێ ئەەکەم ئەوەی کە لە دەستانەیە هەمووتان تەوزیعی کەنەوە بیخەنەوە شوێنی خۆی، زۆڵمتان لە کەسێک کردو بیژێڕنەوە. ئەفەرمێ هەندێکی باشیان لە ئومەویەکان کە خەڵکی دیندار و خوانە هەمویان بەگوێیان کرد، جارێ ئەوە مەجموعەیەکی باشیان تەئیدیان کرد لەو مەسەلە و لەگەڵ یابوون. لە دوای فترەیەکی کەم لە سەرەتای خلافەتەوە وردە کاتێک ئەولادی ئومەویەکان بە خۆیان زانی سەیریان کردەوە حەجی شتە لیان وەرگیراوەتەوە، بە ئەمری عومەری کوڕ عەبدولعەزیز شتەکانیان لێ ئەبرێتەوە حتى تجد بنو أمية أنفسهم مجردين
إلا من حقهم الطبيعي المشروع إلا أو حق الطبيعي مشروع النبيك وكو عامي مسلمان وريانا قل أوانش وريانا قل هر أون عطاءت شني بو عامي خلق بو أوانش هر أون يتزياتر نبو أو زور تأسيل سر أوان كرد ومحاولان كرد هم مبنى يقسى ولا ضد عمر يكون عبد العزيز بوسنو إن جاء فرموا عمر انظروا والله لوددت ألا تبقى في الأرض مظلمة إلا سقط لها عضو من أعضائي. هشام طبعا هشام يكون عبد الملك بيايك زور حكيم وتقريبا قسزانينا وهميانا بي ألان هرشيت كردو بم كرمامان بلا با توزك أهوان بيتو لقلمان حجي بدسو نهيشتوين هموي أجرته ودسبو هموشتك أبا كاتي هشام هاتا لاي وتي والله أي هشام حزأكم بو همو مظلمة أجرمو وقر قرار بي یەکێک لە شتەکانی ئاعزاکانی دەسم بڕوە مەسەلەن مەظلەمەیە بگەڕمەوە چاوێکم بڕوە مەظلەمەیەکتر بگەڕمەوە دەستێکم بڕوە مەظلەمەیەکتر بگەڕمەوە سەر زەوی ظڵمێکە کراوە بیخەمە شوێنی خۆ مەظلومەکە نەهێڵم حەقی فەوتێ قاچێکم بڕوە بۆ هەموو دانێ لەوانە حەزێکم عوزوێ لە عوزوەکانم بڕوە بەس بە شەرتێ بتوانم کە مەظالیمەکان بگەڕمەوە بۆیە هیشام هەر خۆی بۆ خۆی یەکێک لەوانە بوو کە قەناعەتی بە قسەکانی عومەر کرد. اینجا بنو ئومەیە لە سەرەتاوە تهدیدی زۆر گەورەیان نەکرد بە تایبەتی کە هیشامیان نارد بە تهدیدەوە ناردیان وتیان هیچ بە هیچ شێوازی ئەمەی لێ قبوڵ ناکەین. دواتر کە زانیان لەگەڵ عومەری کوڕ عەبدولعەزیز پێیان ناکرێ ئەم زۆر متەشەدیدە وەستاوە لەو قەزیە اینجا هاتن بە هەدیئی مامەڵەیان کرد کە لە هەوڵیان ئەدا لەگەڵیا بە حیوارێکی هادی قسە بکەن بەشکم بگەن نەتیجەیەک حتا هیشامیان جارێکتر ناردەوە هیشام زۆر قسەی لەگەڵا کرد کە ئەم شتانە پێش تۆ عەبدولمەلیک دایناوە بڕیاری لەسەرداوە ئەو خەلیفەی موسڵمانان بووە تۆ هەمووی هەڵ ئەوەشێنیتەوە ئەمانەی کە تۆ ئەیان بینی یا عەبدولمەلیک باپیریانە یا باوکیانە ئەمە زۆر زەحمەتە بەلایانەوە. ئەویش پرسیارێکی لێ کرد وتی ئەی هیشام تۆ پیاوێکی زۆر عاقڵی ئەگەر کتابێکی سەیدونا موعاویە لەگەڵ کتابێکی عەبدولمەلیک کوڕی مەڕوان هاتن پێچەوانە یەکتر تۆ کامیان قبوڵەکەی وتی وەڵڵاهی موعاویە قبوڵەکەم وتی دێ والله منیشی خوا قبوڵەکەم قورئانەکەی خوا قبوڵەکەم بڕیاری لەسەر ئەدەم مادام تۆ ئەقدەم وەرەگری منیش ئەقدەم وەرەگرم ئەقدەمی هەموو شتەکانش بێتێ لە قورئان. دواتر هەوڵیاندا بنو ئومەیە بە شێوازێکی تر مامەڵەکەن هاتن فاتیمەی کچی مەڕوان کە ئەکاتە پوری عومەری کوڕ عەبدولعەزیز و ئافرەتێکی زۆر بەڕێز و خواناس و زۆر قسە ڕۆیشتوش بووە لەنەو هەموو خەلیفەکانە. عەبدولمەلیک مەسەن زۆر گوێی لێگرتووە خوشکی بووە عەبدولعەزیز باوکی باوڵێن عومەری کوڕ عەبدولعەزیز زۆر گوێی لێگرتووە دواتریش ئەو خەلیفانە کە هاتوون چ وەلید چ سولەیمان هەموویان زۆر بەباشی گوێیان لەو ئافرەتە گرتووە. ئەفەرمێ هات بۆ خزمەتی عومەری کوڕ عەبدولعەزیز زۆر ڕێزی لێگرت ڕێزێکی بێ ئەندازی لێگرت چونکە ئافرەتێکی زۆر بە شەخسەت و بە کەسایەت بوو وتی پورە یەخوا بەخێر بێ جێگەی تایبەتی خۆی کە هەیبوو ڕایخست بۆ ئەو کە لەسەری دابنیشێ. فاتیمەش ڕووی تێ کرد وتی کوڕم هەستەکەم خزمەکان عاجزن هەم حەقەکانی خۆیانیان نادەیتی هەم هەمویان خەریکە دەستە جەمعەت لێ ئەکەن ئەو ڕۆژەی کە زۆر خراپە بەسەر تۆیە ئەیهێنن. عومەری کوڕ عەبدولعەزیز سێری کرد وتی والله هەر ڕۆژێ كل يوم أخافه دون يوم القيامة فلا وقاني الله شره هەر ڕۆژێک کە من لێ بترسم کە بێ بەسەرما غەیری ڕۆژی قیامەت کە لێ ئەترسم خوا نەمپارێزێ لە شەڕی ئەو ڕۆژ با تووشی بم یان چی ئەکەنەوە لامە بن لە خلافەت خۆ من هاوار و ناڵم بۆ خلافەت نییە دەبا لام بن لە کۆڵم کوێ. ئەفەرمێ زۆر موناقەشەی کرد لەگەڵیا زۆر هەوڵیدا ئەفەرمێ عومەری کوڕ عەبدولعەزیز یەکێک لەو دینارانەی گەرم کردبوو ئەی باشە پورێ تۆ ئەتوانی ئەمە هەڵگری من ئەتوانم ئەمە هەڵگرم هیچ کاممان نەتوانین ئەمە هەڵگرین ئەگەر توانیمان ئەمە هەڵگرین با پارەکان بدەینێ ئەمە هەمووی لە قیامەتە بێتە ئاگر یا دەسی من ئەسووتێنێ یا ئومەویەکان ئەسووتێنێ بۆیە بە هیچ شێوازێک ئەمەیان نادەمێ. مناقەشەیان زۆر کرد دوای فەرمووی عومەری کوڕ عەبدولعەزیز والله پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم نەهرێکی گەورە ڕووبارێکی گەورەی بەرپا کرد تەقاندی بۆ خەڵک خۆی لێی نەخوارد ئیمامی ئەوبەکر و عومەر لێیان نەخوارد ئیمامی عوسمان لێی نەخوارد ئیمامی عەلی لێی نەخوارد دایان بە خەڵک. دواتر لە زەمەنی ئێمە وردە هاتین ئەم ڕووبارە گەورەمان گرتەوە بۆ خۆمان ئیسفادەمان لێ کرد. ئێستا ئەگەر خوات مۆڵەتم بدا قووەتم بداتێ ئەو ڕووبارە ئەگەڕمەوە شوێنی خۆی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بۆ بەیت الماڵ ئاوای لێ ئەکەمەوە. ئەفەرمێ قەناعەتی کرد فەرمووی قسەم بۆ بکەی عومەر ئەڵێ عومەر زۆر قسە ئەو ئافرەتەی دیندار بوو قەناعەتی بە قسەکانی کرد
گەڕایەوە وتی ئەی بەنو ئومەیە گوێ بگرن ئەنتم فعلتم هذا بأنفسکم کوڕە خۆتان قورتان کرد بەسەر خۆتانە کێ وتی ئێوە بچن کچ بێن لە ئالی عومەری کوڕی خەتاب کێ ئەمەی پێوتن ڕۆشتن تەزەوەجتم بأولاد عمر بن الخطاب فجاء يشبه جده وتی ئەو تا ئێستا تا مناڵێک بووە لە باپیری ئەچێکە عومەری کوڕی خەتابە دنیا کۆنتڕۆڵی ناکاوە ئەفەرمێ فەسەکەتوەمە بێدەنگ بوون تیان ڕاستەکە فعلا خۆمان بەدەستی خۆمان کردوە ئەگەر تێکەڵ بە ئالی عومەر نەبووینایە ئەم باڵایەم ئە بەسەران نەهات کە عومەری کوڕی عەبدولعەزیزە بۆیە هەوڵێکی زۆر جددی زۆر گەورە لە عومەری کوڕی عەبدولعەزیز هەیە بۆ گێڕانەوەی هەموو ئەو ظولمانەی کە کراوە لایەک ئەو پارە زیادانەی کە لایەن بۆ لێ وەرگرتنەوە خستوتە ناو بەیت الماڵ لایەکی تر ئەو مەظالیمانەی کە کراوە گێڕایەوە بۆ ئەسحابەکانی خۆی یەکێک پیاوێک لە بەسڕەوە دێت ئەفەرمێ مشکلەیەکی هەیە لەسەر زەویەکی کە داگیراوە کاتێکەوە یەتە لە عومەری کوڕی عەبدولعەزیز کتابی بۆ ئەکا کە زەویەکەی بنەوە لە دواییشە ئەڵێ چیت سەرف کردووە بۆت بگەڕمەوە لەم سەفەرەتە ئەڵێ کوڕە ئەی ئەمیری مەدا من ئەوم بۆ چییەکە بۆم بگێڕێتەوە ئەس زەویەکەم بۆ بگێڕێتەوە زۆر گەورەیە زەویەکە پارەیەکی زۆر زۆرەکە لە ڕوایەتێکە ئەڵێ 100,000 دینار 100,000 دیناری ئاڵتوونم بۆ ئەکا ئەو زەویە ئەوە هەموو شتێکە بۆ من ئەفەرمێنە ئەمر ئەکات ئەفەرمێ بزان چەندی سەرف کردووە ئەڵێن 60 درەمی سەرف کردووە تقریبا ئەڵێ 60 درەمیشی بۆ بگێڕنەوە اینجا بینێرن بۆیە ئەو عەدالەتە و ئەو شۆڕشی عەدالەتەی کە عومەر دەستی پێکا لە ئاستێکی زۆر بەرزایە حتى ڕەوحی کوڕی وەلیدی کوڕی عەبدولمەلیک کە کوڕی وەلیدی کوڕی خەلیفەکە کوڕی وەلیدی کوڕی عەبدولمەلیکەکە باوکو باپیری خەلیفەن باپیری خەلیفەیە بەڵێن باپیرە گەورەشی خەلیفەیە کاتێکەوە لەسەر هەندێک دوکان لەگەڵ خەڵکی میسر ئەبێتە کێشەی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمرەکە دەفەرمێ ئەو حانوتانە بگێڕەوە بۆ ساحێبەکانی خۆیان دوکانەکەن کاتێک کە ئەچێتە دەرەوە هەڕەشە ئەکا یەکێک لەوانەی کە هەڕەشەی لێ ئەکا ئەگەڕێتەوە بە عومەر ئەڵێ هەڕەشەمان لێ ئەکا ڕۆح ئەڵێ ئەو کەسەی کە لە بەردەستیاتی ئەینێری ئەڵێ بڕۆ ئەگەر پێی نەدانەوە یەکسەر بدە لە گردنی بیکوژە مادام بە عەدالەتی خوا ڕازی نیە لەسەر زەویە ئەوە حکمێکە بڕیارێکی خۆیان دەرم کردو عەدلە ئەفەرمێ ڕۆح کە ئەمە بیستێ زۆر ئەترسێەوە پەلشتەکان ئەداتەوە بە بەرامبەرەکانیان بۆیە لەگەڵ ئەوە عەدالەتی جێبەجێ کردەوە کەسێکی زۆر بەهێز و توند بووە مەجالی نەداوە بە هیچ شێوازێک جۆرێک لە جۆرەکان ئەو کەسانە پێچەوانەی بوەستنەوە حتا زەویەکی زۆر گەورە کە وەلید لە ئەهلی عێراقی گرتبوو کە هەندێک عەراب خۆیان زیندویان کردوێتەوە ئەو زەویانەی کە بێخاون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکا فەرمێ من ئەحیا ئەرضا مەیتەة فهی له زەویەک کە مردبێ هیچ کەس خاوەنی نەبێ کەسێک کە زیندوی کردەوە ئیتر ئایا بە باخە بە زەرعاتە بە هەر شتێکەیە خزمەتی کرد خسیە بەرهەم چونکە زەوی مردوو زۆر خراپە لە شەریعەتە فەرمووی کە ئەوای لێکە فەهیە له ئەو زەویە بۆ ئەو کەسە ئەبێ هەندێک عەراب هاتن منتیقەیەکیان ئاوادان کردەوە دوای وەلیدی کوڕی عەبدولمەلیک لێی گرتن عومەری کوڕی عەبدولعەزیز هات بڕیاریدا ئەو زەویانەی هەموو وەرگرتەوە هەمووشیەوە بە عەرابیەکان وتی ئێوە ئەحەقترن پێمادا ئێوە خۆتان زیندوتان کردوێتەوە هەر والیەک لە والیەکانی عومەری کوڕی عەبدولعەزیز زوڵمی کردبێ ئیلا لای داوە خالیدی کوڕی ڕەیانی لادا لە جێگەی ئەوە با بڵێن عەمری کوڕی مهاجری ئەنساری دانا طبعا خالیدی کوڕی ڕەیان لە بەردەم وەلیدی کوڕی عەبدولمەلیک و لە بەردەم سولەیمانی کوڕی عەبدولمەلیک شێروەشێنی زەمانە بوو یعنی هەر کەسێ مخالفەی کردایەکی کوشت ئەوەی کوشت فەرمووی خوایە تۆ خۆت بە شاهیدی قەد وەضعت سەیفە خالد سەیفی خالدم دانا لەسەر زەویە اللهم لا ترفعه ئەبەدا قەد وای لێ مەکە کە جایەکتر بتوانێت بنەوەی لەم شمشێرە و خەڵک بکوژێتەوە لە بەرامبەر ئەوە کێی دانا عەمری کوڕی مهاجری دانا فەرمووی ئەی عەمر وەڵڵاهی نەخزمی نەکەسمی تەنها ئیسلام من و تۆ ئەبەسێتەوە بەڵام بیستومە لە خەڵک بتوانە ئەنەکە تکثر تیلاوەت القورئان قورئانی زۆر زۆر ئەخوێنی و لە خۆم شوێنانێکە متابعەم کردووی کە هیچ کەسێک نەیتوانیوە لەو کاتانە خۆش شاردوێتەوە لە پێناوی خوا نوێژت کردووە نیشانەی سەڵاحی تۆیە ئەوە بۆیە ئەم شمشێرەت ئەدەمێ وەریگرە ئیتر لەمە دووە هەموو حرەسات و هەموو کاروباری من تۆ ئەیبێ بەڕێوە تۆ ئەبێ ئەم شتە جێبەجێ تەبع عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر هەوڵی داوە خەڵکە ساڵحەکان لەو شوێنانە دابنێ اینجا تاقیکردنەوەی زۆر گەورەی کردووە هەر یەکێک لەوانەی کە دایناون پیاوێکە بوو لە شامە زۆر مەشهور بوو بەوەی کە نوێژی زۆر ئەکا قورئانی زۆریش ئەخوێنێ و زۆریش بە ڕۆژوو ئەبێ لە کاتە گەرمە سەختەکانە بە ڕۆژوو ئەبێ عومەری کوڕی عەبدولعەزیز ئەویست بیکاتە والی شوێنێکی زۆر گەورە پیاوێک بوو ناوبانگی دەرکرد بە سەلاح و گەورەی
دواتر هاد امتحانێکی زۆر قورسی کرد یەکێ لە ئەتباعەکانی خۆی نارد وتی بڕۆ بە نەرمی ئەم پیاوەم بۆ تاقی کردەوە ئەو کەسەش هات پێی وتی ئەی فڵان من زۆر نزیکم لە عومەری کوڕی عەبدولعەزیزەوە ئەمەوێ شوێنێکی زۆر تایبەت بۆ تۆ دابنێ ئەمەوێ قسەی لەگەڵا بکەم بتکاتە گەورەی فڵانە شوێن ئیتر تۆ گەورەی ئەو شوێنە بۆ شێوازە لە بەرامبەرە چی بۆ من ئەکەیت ئەگەر من ئەمەت بۆ بکەم وتی عەتا 1 ساڵی خۆم ئەدەم بە تۆ مەعاش 1 ساڵی خۆم ئەدەم بە تۆ هاتەوە بۆ عومەری کوڕی عەبدولعەزیزی باس کرد فەرمووی دەیتر مەیکەن بە خاوەنی ئەو شوێن دیارە بچووکترە لەوە چوەگە کەسێک لەبەر خاتی خوا کارکە پێویستی بەوە نییە هیچ شتێک بەرتی لێ بدا بە هیچ کەسێک ئوسامەی کوڕی زەیدی تەنوخی یەکێک بوو لەو کەسانی کە هەم لە سوڵتەی خۆی لای برد هەم سجنی کرد فەرمووی لەکوێ سوڵتە لە هەر شوێنێکە ئەم پیاوە سوڵتەی هەبوو ساڵێک لەوێ سجنی کردن بۆیە ساڵێک لە میسر سجنیان کرد ساڵێک لە فەلەستین سجنیان کرد فەرمووی قەیدیشی کردن بیبەستنەوە چکۆ زوڵمی زۆر کردو تەنها لە کاتی نوێژەکانە بیکردنەوە ئەڵێ لە حەیبەتە نوێژی زۆر کرد بۆی زوو بیکردنەوە هەتاوەکو دوای لە زمانی یەزیدا جاری تریەتەوە سەر دەسەڵات و دەوڵەتداری خۆی یەزیدی کوڕی ئەبی ئەسلەمی لە ئەفریقیا دوور خستەوە و زۆر کاری گەورە لەو زەمانە یەکێک لەو ئیشە زۆر مهمانەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز کردوێتی یعنی کارەکە لەوە دەرچووە زوڵم لە موسڵمان نەکرێ هەندێ موسڵمان زوڵمیان لێ ئەکرا زوڵمەکانی گێڕایەوە هەندێ لەوانەی کە کافر بوون موسڵمان بوون زوڵمیان لێ ئەکرا زوڵمەکانی هەموو گێڕایەوە پێیان ئەوترا مەوالیەکان ئەو کەسانەی کە یەهود و نەساران جزیە ئەدەن لەژێر دەوڵەتی ئیسلامیە ئەگەر موسڵمان بوونایە گومانیان هەبوو ئەن وەڵای احتیمال لە بۆیە موسڵمان بۆیە جزیە نەدا بۆی هەر جزیان لێ ئەسەن ئەگەر موسڵمانیش بووە عومەری کوڕی عەبدولعەزیز هات فەرمووی کێن ئەوانەی کە ئیعلانی موسڵمان بوونیان کردو و جزیەش ئەدەن بۆیان دیاری کرد لە عێراق ئەوانن لە میسر ئەوانن لە شام ئەوانن فەرمووی لەمەوە دووە هیچ کەسێک جزیە لەمانە وەرناگرێت ئەوان موسڵمان بوون تەواو سەواء پێشتر یەهود بوون نەسارا بوون مەجووس بوون چونکە مەجووس ئاگر پەرستەکان بە ئەمری عومەری کوڕی عەبدولعەزیز عومەری کوڕی خەتاب هینیان لێ وەرئەگیرا جزیان عینەن لێ وەرئەگیرا ئەوانە کە موسڵمان بوون فەرمووی بە هیچ شێوازی ئەو زوڵمەی لەسەر لابردن دوو لە زەمانی حەجاجە ئەوانەی کە موسڵمان ئەبوون مەجالی نەئەدان بێنە دەرەوە طبعا شوێنی کافران هەمیشە لە دەوڵەتی ئیسلامیە جیاواز تێکەڵ بەناو موسڵمانان نابن شوێنی تایبەتیان بۆ تەرتیب ئەکرێ لەو شوێنە تایبەتە شتی خۆیانیان هەموو پێ ئەدرێ حڕیەتی دینی خۆیانیان هەیە احتیمالە بەراز بخۆن لە شوێنی خۆیان ناتوانن بەکاری بێنن ممکنە مەسەلەن کەنیسەیەکیان پێویستە لە شوێنی خۆیانە کەنیسەکەیان هەیە هیچ ئیشکالیەتێکیان نییە ئەوانەی کە ئیمانیان ئەهێنا حەجاج بڕایدا لەو شوێن نەیەنە دەرەوە عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی لهم ما لنا وعليهم ما علينا هەرچی لەسەر ئێمە بێ لەسەر ئەوانە هی ئێمە بێ هی ئەوانە هەموو ئەوانەشی ئازادکردنەوەتی بۆ کوێ ئەڕۆن چۆن مامەڵە ئەکەن مامەڵە بکەن سەواء مەجووسی بوون یا یەهودی یا نەسارا ڕێگەی بۆ کردنەوە فەرمووی خوای گەورە لە قورئانە فەرمێ فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم دلیان کردن با بڕۆن بۆ خۆیان بۆ کوێ ئەڕۆن بڕۆن بۆیە عەبدولحەمیدی کوڕی عەبدوڕەحمان لە کوفە عودەی کوڕی ئەرتاد حەیانی کوڕی شوڕێح ئەمانە ئەویان لە میسر ئەویان لە بەسرە هەر یەکێک لەمانە جۆرێک لە جۆرەکان عقوبەی داون لەسەر ئەو کەسانەی کە موسڵمان بوون لە یەهود و نەسارا و ئەهلی ذیمە بەگشتی یعنی ئەو لە ئەهلی ذیمە ئەوانەی کە موسڵمان بوون ئەوە مامەڵەی لەگەڵا ئەکردن ئەوانش کە موسڵمان نەبوون ئەهلی ذیمە بوون هەشتا هەر مامەڵەی عومەری کوڕی عەبدولعەزیز مامەڵێکی ئیمانی زۆر صرف بنمونە مەسەلەن ئەهلی قوبڕوس طبعا ئیمانیان هێنا یەکەمین شوێنەکە لە ڕێی دەریاوە معاویە رضی الله تعالی عنه پێشتر لە دەرسەکانە باسم کرد توانی زاڵ بێ بەسەر قوبڕوس کۆمەڵی بڕیاراتیاندا بوو لەگەڵ معاویە یەکێک لەوانە 7,000 دینار ساڵانە بدەن بە بڵێن دەوڵەتی موسڵمانان لە زمانی عەبدولمەلیکە ئەو 7,000 کرا بە 8,000 لەسەریان عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی مادام پێشتر عەهد و پەیمانێک لەگەڵا نەکراوە دروست نییە گێڕایەوە سەر 7,000 بۆیان جزیەکەی بۆ کەم کردنەوە اینجا لەکوێ لە دەوڵەتی ئیسلامیە زەویەک یا کەنیسەیەک یا ماڵێک داگیر کرا بۆ گێڕانەوە هەموو ئەو کەنیسانەی کە داگیر کرابوون هەیان بکراوە بە بەیتی عیبادە و مزگەوتیش وەری ئەگرتەوە ئیگێڕایە بۆ ساحێبەکانیان هەر هەموو ئەمە سیاسەتێکی زۆر گەورەی عومەری کوڕی عەبدولعەزیز بوو ئیطمئنان و ئارامێکی زۆر گەورەی دا بە جیهانی ئیسلامی بۆیە حتا ئەو کەسانەی بێدینی بوون لە ئەهلی ذیمە بوون کافر بوون یەهود بوون نەسارا بوون وهای کرد کە شوێنی ئەمانیان لەکوێ بێ لەژێر دەوڵەتی موسڵمانانە بێ
کۆتا قسەم لە خزمەتانە قوتەیبەی کوڕی موسلیمی باهیلیەکێکە لە قائیدە زۆر گەورەکان کە ماوەڕاء النەهر مەشهورە بەوەی کە ئەو قائیدە گەورە زۆر ئیشی تیا کرد و زۆر خزمەتی کرد، زۆر لە فەتحەکەیە زۆر مشارک بووە. یەکێک لەو شوێنانەی کە فەتحی کرد بریتیە لە سەمەرقەند. تەواو سەمەرقەند و بوخارا دوو شوێنی زۆر تایبەت بۆ هەموو ماوەڕاء النەهر لە جیهانی ئیسلامی. ئەم دوو شوێنە زۆر تایبەتن، بە تایبەتی لەو کاتە سەمەرقەند، چونکە دواتر بوخارا وردە کاری لەسەر کرا و گەورە کرا. ئەگەرنا با بڵێن عاسیمەی ئەو شوێنانە، پایتەختی ئەو شوێنانە هەمووی ئەکاتە سەمەرقەند. ئەهلی سەمەرقەند چەند جارێک پێش قوتەیبە هێرش کرایە سەریان خۆیان نەئەدا بەدەستەوە، زۆریش بەهێز بوون. دواتر قوتەیبەی کوڕی موسلیم لە ساڵی 1970 هەوڵی دا و فەتحی ئەو شوێنەی کرد کە شوێنەکەی دەسەڵاتی بەسەرا گرت، برایەکی خۆی لەوێ دانا بۆ سەرپەرشتی ئەوێ و دەسەڵاتێکی تەواوی گرت و شوێنەکەی کۆنتڕۆڵ کرد. سولەیمانی کوڕی ئەبی سەری یەکێکە لەو کەسانەی کە ئەبێتە قاضی ئەوێ بە ئەمری عومەری کوڕی عەبدولعەزیز، کە ئەبێتە قاضی لەوێ. یەکێک لەو شتانەی کە وردەوە چاوەکەنەوە ئەمانە ئەم خەڵکە بێدینە، کە چاوەکەنەوە ئەبینن مسلمانان ئاوا بەم شێوازەی قوتەیبە پەلاماری شوێنێک نادەن، چونکە لە سونەنی دینە بەو شێوازەیە کە بتەوێ شوێنێک ئەوە بکەی اختیاریان ئەدەیتێ، مسلمان بن، ئەگەر مسلمان نابن وەرن ڕێکەوەن جزیە بدەن، ئەگەر ناوەرن شەڕکەن و لەم سێ حاڵە بە دەرتان نییە. قوتەیبە ئەمانەی پێنەوتون لە کتێ هێرشی کرد بۆ سەریان، هاتن شکاتیان کرد، هەموو خەڵکی کۆبوونەوە و جەهاکانیان هاتن شکاتیان کرد لای سولەیمان. وتیان ئەی سولەیمان، ئێمە ڕاستە ئێستا ئەو تا دەوڵەتەکە هاتووە ئێرسە گیراوین ئێمە، بەس ئێمە بەمە ڕازی نەبووین، پێیان نەوتوین یەکێک لەم سێشتە تاوەکو بە مەیلی خۆمان هەڵبژێن، هەر بە زۆر دایان بەسەرمانە. ئەم اختیاریان نەداوینێت، اختیار نەداینە مسلمان ئەبینیاننا، اختیار نەداینە جزیە ئەدەنیاننا، هاتن شوێنەکەیان داگیر کردین. سولەیمانیش بە غوڵامێکی ئەوانە نامەیەک ئەنێرێ بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز کە نامەکە ڕوا عومەر ئەیخوێنێتەوە، ئەمر ئەکا بە سولەیمان، ئەی سولەیمان لەگەڵ قوتەیبە دایان نیشێنە خەڵکی ئەم مەنتیقە، بڕیار بدە لەسەری، بزانە چ قەرارێکە چۆنە. ئەگەر زانیت قوتەیبە قسەی ئەم غوڵامە ڕاستە و قوتەیبە ئاوای نەکردووە، پەیامی دینی بۆ شێوازە نەگا، یەکسەر پەلاماری داوە، ئەمر کە بە خوروج ئەبێ هەر هەموو مسلمانان لەم شوێنە دەربچن، جارێکتریانەوە بۆ ئەم شوێنە فەتح ئەکرێتەوە. ئەفەرمێ کاتێ سولەیمان دانیشت قسەی لەگەڵ قوتەیبە کرد، قوتەیبەتی وەڵا ڕاستەکەن، بەس ئەلحەرب خودعە، ئەگەر بوەستانمە بەمانم بووتایە و ئەمانە خۆ هەر نەتیجەکەیانم شەڕیان نەکرد، خۆیان نەئەدا بەسەوە. چەند جاری تر کەسی تر هاتووە شەڕیان لەگەڵا کرد، وتیان نابێ تۆ ئایا ئەم شتانت پێوتن؟ تی ناوەڵا پێم نەوتن. سولەیمان بڕیاری دەرکرد وتی ئەبێ ئێرە چۆڵکن. شتێکی غەریب لەناو سەمەرقەنددا ڕوو ئەدا، سەمەرقەند تەقریبەن ئەکاتە ئۆزباکستانی ئێستا، شتێکی غەریب ڕوو ئەدا. ئاڵێ خەڵکەکە فرمێسک بە چاوی هاتە خوارەوە، کاتێک کە بینیان ئەم جەیشە گەورەی کات و ئەم شارەی داگیر کردووە، هەموو شتەکانی خۆیان ئەپێچنەوە، دواتر هەر هەموو وردە گەڕانەوە چوونە دەرەوەی شار. ئاڵێ کە خەڵکەکە ئەمەی بینی هەر خۆیان بە وجەهاکانیان وت، تەن ئەی هاوار بە حەیاتی جێشی وا نابینەوە، با زوو بچین ئیستیقبالیان کەینەوە. جارێکتر وجەهای سەمەرقەند ئەچنەوە خزمەتیان تەڵەب ئەکەن کە هاتوون بۆ لاتان بۆ ئەوی ئەم جارە خۆتان وەرنەوە ناو شارەکەەوە، ئێمە ڕازین بە هەموو حکمێکیەوە، ڕازین بە داگیرکردنەکەشمان قەیناک لەسەر ئەوە هین ناکەین مناقەشەکەین ئایا مسلمان ئەبین یان ئەوە تا مەسەن جیزی ئەدەین، نا هەر وەرنەوە ناو شار. ئەڵێ کە هاتنەوە ناو شار خەڵک ئەم ئەخلاقە بەرزەی بینی، لەم ئەخلاقە بەرزەوە زۆرێک لە ئەهلی سەمەرقەند مسلمانە بن. طبعاً هەتا ئێستاش یەکێک لەو شوێنانەی کە ئەهلی سونەتیە زۆزە بەهێزە سەمەرقەند. سەمەرقەند لە 1989 خەڵکەکەی ئەهلی سونەت و جەماعەت حەنەفی مەذهبن، زۆر عالمی گەورە گەورە لە سەمەرقەند دەرچووە، حتا ئیمامی ماتوریدی کە مەسەلەن ئێمە باسی ئەکەین لە مێژووە، یەکە لە سەر مەذهبەکانی عەقیدە کەوتون بەهۆی ئەم مووقیفە زۆر بەتوڵی کە ئەمە ڕوویداوە. بڕواکەن ئێستا لەو عەسرە شتی وا ڕوونادا، تەسەوور کە جێیشێک بێت شوێنە داگیر کە دواتر لەبەر ئەوەی هەڵەیەکی شەرعی کردووە یا هەڵەیەکی یاسایی کردووە بگەڕێتە دووە. ئەمە قەت شتێکی ئەوا ڕوونادا. وەرە لەو زەمانە لەژێر حکم و دەسەڵات و سای عەدالەتی ئیسلامیە جێیشێکی گەورەی وەکو قوتەیبە ئەبێ بگەڕێتە دووە و تەعویزی ئەم خەڵکە بکرێتەوە کە زەرمەند بوون، مادام بەم شێوازە مامەڵەیان لەگەڵا کراوە. بۆیە خەڵکە هەمووی باوەشەکاتەوە بۆ دین و مسلمان نەبێ و ئیمان هێن
لخزمة عمر كوري عبد العزيز وقتيبة وسليمان داوا أكين لذاتي باش فرودگار خواهي جان رحمتو بزي خود بسلمانا ببارينا يا ربي خواهي كرمي خود بسلمانا ببارينا لقناها كان منبور يا رب العالمين درقا كاني خير بسلمانا بكرو يا أكرم الأكرمين يا ربي خواهي ظلمان وابستي دينكتك لبلا ومصيبة رزقار مانك يا ربي خواهي ساغ مانك رو باك مانك رو بهيز مانك تون مانك لخزمة دينك يا رب العالمين يا ربي خواهي داوا اللي أكين بكرمي خوتو برحمتي خوتو بزي خوت نصرتي خود بو أهل دين بنير يا رب العالمين خويا مسلماناني غزة سركوتوك سري يهود ونصارى سرشورك يا رب العالمين يا ربي خويا داولي أكين بناوي جوان بصفتي برز باسم عظمة عدالتي خود بدر دسي مسلمانان يا رب العالمين إلهي داولي أكين مسلمانان بخرا آستيك وبليك وكبتوان عدالتي تولى سرزيو جيب جيكن يا أكرم الأكرمين يا ربي خويا رحمتو بزي خوت وكرمي خود بسرمانا ببارينا يا إلهي داوا اللي أكين هرشي قناه بأشكرا كردو ما نعفو مانك وبنهان كردو ما نعفو مانك خويا بخاطري قوري خود بأهل الذكر وفكري خود قبول مانك بأهل شكري خود قبول مانك إلهي داوا اللي أكين تو خود سر پرشتي مانك تو خود پرورد مانك تو خود توب مان لورقرا تو خود بهز مانك تو خود ظالم مانك بسر قناه كان مانا ممان دردسي خومن يا رب العالمين يا ربي خوي دل من آرامك مالكان من آرامك جيان من آرامك مردن من آرامك ناوغور من آرامك زندبونو من آرامك بآرامي حشو حساب منك يا أكرم الأكرمين يا ربي خوي لد أبارن ولد ألالينو صلاة والسلام أما جيسي أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يكيقنا من لخزمتي بأن ذكر منك لخزمتي يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيوع جبوري وخالي من قبلك